سلاف مرن چیه بو چی ام دمرین اگر مرن لگوری فلسفه آزادبونا رحیب جه زندان لشی آنکو بدنی حدیثان لگوری دینی زنده بین بیتون و دوباره زنده بونا مروویا و حدیثان پاداش تو سزا ده بیت آنکو بحشت و جهنم ده بن حدیثان لگوری زانستی جی مرن آنکو راوسیانا اکجارکیا خانن لشین مرووی بیتن اره ام ده پرسین بوچی اوا کد بیجن مرن یا پرسا مرنه هنده بویا پرسکا نهینی و پری ترس و پری قلق بو مرووی سرای و چند مروف بردام ده حول ملبنانه ده با جبو کل سر مرنه زال بیتن و وان حولان هر جه گلگامش دست بکیریا کو لگریانوی بو برف نمریو تانها لی گلو مروفشیا السر مرنه زال بیتن یا مروفشیا پرسا مرنه درباز بکتنو ایدی نمر بیتنو یانجی نمری بیتن تاوی رادای پرسا مرنه گهشتاوی رادای ده فیلسوفه که وکی گابریل گارسیا مارکیز کو مرن یا پرا جراهندن به امیدی و پشیمانی جوان همی کارو کریارن کو پیدی بو بری مرنه آنکو جیانا خدا انجام دابانه لو راجی وصیتنامه خدا گابریل گارسیا مارکیز نویسایا گوتیه ای مروف جتا فیر بو متگهشتم کو همیان دوید ل کوپیت کاتیای بجیم به کو بزانن کو سر خوشبختی ددا کفتن دال سریتیای نه کوپیت کاتیای اوا کو مروف خونا پیوت بینیتن اگر خدای جارکادی در فتا جیانکادی دامن رنگ وینه بیجم یا حضرت داد کم بس به پشراستی و ده حضرت وی چند داد کم یا کد بیجم ده کم نومو گلک خونام بینم و دوید آگهدار بین دما بو ماه دقیقه که چابن خودگرین آنکو مسیح چرکه جیانا خواه جدیدتن بهدر برن ده پیاسا کم دمای دی یه راوسیای ده گهداری کم دمای دیت آغوید اگر جارکادی من در فتا جیان هبو ده جنگ و بالن خود دمزارکن خو بس ده هیلم اب خو فیری فرینه ببن ای مروف گلک جه هوا فیر بوم دمزارکک دست خواب و باب خود دریج دکت با یکمین جار و تا اوه کوی زارکت بید با حتی دست ویتنا و دست بابوی دابیتن ای مروف گلک جه هوا فیر بوم بس نها ده چانتا خواهر گرمو مال آواهی و خاطر خواستن دل جیانه کم اجبر هنده اگر اوه دو ماهیک چرکه بیتنو تب بینم ده بیجمته جتا حز دکم چجارتا اجبیر ناکم اوه وصیتنامه فیلسوفه که وکی گابریل گارسیا مارکیزه که وکی ما آماجه پیکری یا پراجه رهندن پشیمانی و به امیدیه اریر گوری به وصیتنامه اوه که فیلسوفه که وکی گابریل گارسیا مارکیز بیجتن جیان فقط اوه یا کنها ام اکو دود بینینو و جیانت کین و رفتارت کین تشتکینه پشتوی مرن جیانکادی یانجی اوه فقط تفسیرویه بوی اومده بشم بالا هواراب کشم پرسا مرن چیه بو چی امپرین دبیتا مجارا ماوه خلاکش برنامه میتود میوانه من هجاجی پک دهن جبارس ماموستا دکتور لزگین چالی لیکولار حدیثان پزیشک حدیثان هجا ماموستا علی هادی هنرمند و بسپورد بیاوه پرسین فلسفی دا بخیر بین دکتور سرسران و سرچاوان پیشی ماموستا علیشتا دست بکم مرن چیه بو چی امد مرین و بو چی امد برف کی و چینو و کی دیمه بطن ماموستا علی ازت گلتم دنگ کتا بله 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 پرسیاری بۆچی دەمرین وڵامێکی زۆر ئاسان هەیە چونکە بێمردن ژیان نابێ یعنی ژیان بێمردن ناتوانین تەسەووری کەین ئەمە بۆچی بێمردن ناشێن تەسەوورە ژیانە بکەین بۆچی ئەف دوئالیزمە یان بۆچی ئەف دیالێکتیکە خۆی پرسیاری مردن پرسیارێکی ڕەسەنە پرسیارێکی ئەسلیە یعنی لەگەڵ مرۆڤ لەدایک دەبێ منداڵ لە 6 ساڵی تا 8 ساڵی دەست پێەکە بۆ پرسیارە بۆچی دەمرین اینجا باوکو دایک دەبێ وڵامی بدەنەوە وڵامەکەیش دەبێ زۆر ڕوون بێ ڕوونترین وڵام بۆ ئەو پرسیارە ئەوەیە کە مردن کۆتایی ژیانە ئەجا لێرە مەسەلەی قبولکردنی ئەو کۆتاییە ئەو نیهایەتی ژیان مەسئلەیە پرسیاری مردن پرسیارێکی وەکو وتمان پرسیارێکی ئەسلیە چونکە لەسەری
ئەمڕۆ یان لە فەلسفەی مۆدرن پرسیاری مردن پرسیارێکی بنەڕەتیە چونکە تهدیدی شێوازی ژیانی ئێمە دەکات یعنی ئێمە کە ئەمرین بۆ ئێمە ئەتوانین ینی ژیانی ئێمە شێوازی بینینی ئێمە بۆ مردن شێوازی ژیانی ئێمە و قیمەتی ژیانی ئێمە و معنای ژیانی ئێمە تهدید دەکات ئەگەر باشتر ڕۆم بکەی چۆن مردن وەکو خۆی مۆزوعێکی فەلسەفی نییە یعنی پێناسەی مردن مۆزوعێکی فەلسەفی نییە لە دەستپێکردنی فەلسەفە دوو ڕە هەبووە یەکێک ئەوەی ئەفلاتۆنە ئەفلاتۆن دەڵێ کاتی مردن جەستە جیا ئەبێتەوە لە ڕوح دەگەڕێتەوە بۆ عاڵەمی خۆی و جەستە دەگەڕێتەوە بۆ عاڵەمی خۆی هەردووکیان دەڕۆنەوە ئارامی چونکە ژیان حاڵەتێکی وەقتیە لە ناو کەوندا ئەجا ڕوح دەگەڕێتەوە بۆ عاڵەمی خۆی عاڵەمی ڕۆشنایی عاڵەمی عەقڵ و جەستە دەگەڕێتەوە بۆ ماددە اینجا ئەو تیۆرە تقریباً ئاینەکان زۆربەی ئاینە ئاسمانیەکان زیاتر لەسەر ئەو ڕێبازە دەڕۆن بەڵام لە هەمان کاتیشدا لە فەلسەفە لە بدایەتی فەلسەفە مەسەلەی مردن مەسەلەیەکی ئەساسیە چونکە فەلسەفە دروست بووە لەگەڵ پرسیاری مردنی سوقرات مردنی سوقرات وابزانم ئەو ڕووداوە مؤسسەی فەلسەفەیە چونکە سوقرات دەڵێ ئێمە دەبێ فێر بین چۆن بمرین ئەبێ فێر بین چۆن بمرین چونکە ئێمە بەڕێی ئەو ئێمە نازانین چۆن بمرین چونکە زانینی ئێمە بۆ مردن خۆی زانینی ئێمە بۆ ژیانە و خۆی کە ڕۆژ بۆ مردن بە ئێرادەی خۆی ڕۆشت ئەوەش بابەتێکی ترە وانە چونکە ئەوە دەڕۆتە ناو قاڵەبی مردن بۆ شتێک بۆ ئایدیاڵێک بەڵام لە هەمان کاتە لەو زەمانە فەلسەفەی تر هەبووە فەلسەفەی پێڵێن فەلسەفەی ڕەواقی و فەلسەفەی ئەبیقۆر ئەو دوانە دەڵێن یەکێکیان دەڵێ مردن لەو بابەتانەیە کە تۆ هیچ کۆنتترۆڵێکت نییە بەسەری ئەجا تو نابێ خەمی مردن بخۆی مردن تو ناتوانانی هیچ بگۆڕی لە مردن ئەجا نابێ هیچ احتیمامێک بدەیت بۆ مۆزوعە ئەو کێتر ئەبیقۆر دەڵێ مردن بەس لە هەستی ئێمە وجودی هەیە و مردن کە من هەم مردن وجودی نییە و بەس کە مردن دێت کە مردن وجودی هەبێ من لێرە نیم تا بزانم مردن چییە بۆیە دەبێ ئێمە ژیانێکی خۆش بژین ئەبێ ژیانێکی خۆش بژین ئەجا ئەو ماوە کورتەی ئێمە لە نێوان دوو عەدەمدا ئێمە دەبێ بە تەواوی حەقی ئەو ژیانە بدەین و بە تەواوی بەخۆشی بژین لەسەر مەبدەئی لەزەت ئەجا دوای ئەوە فەلسەفە تقریباً سکوت بوو فەلسەفە بێدەنگ بوو ماوەیەکی زۆر یعنی لە ئەغریقەکانەوە هەتا مۆدێرن هەتا سەدەی 16 و 17 فەلسەفە لەسەر مردن نەڕۆژ چونکە فەلسەفەی ئاینی ئەو جێگایە گرت یعنی لە جێگای فەلسەفە ئاین زیاتر مەسەلەی مردنی گرت بەدەست و التیزامی پێکرد یعنی مامۆستانی دوو پرسیار تێنە وجودێ یەکێ تا گوتی مرن بخۆ نا پرسەکە فەلسەفیە هەردەم ئەو ئارگومنتێت هەمیەت دەینۆین بۆ بەرسەردانا پرسان مرن چییە هەمی ئارگومنتێن فەلسەفی بوون هەمیەت فەیلسوفابان تا بەحەس لە ئەبیقۆری کرد تا بەحەس لە سوقراتی کرد تا بەحەس لە پلاتۆنی کرد هەردەم تو بێژی دەنگی منۆ گەیتە مامۆستا عەلی زۆر باشە حتا ئەو مەسەلە تەکنیکە دروست بێتن گەل دکتۆر لەزگین چاڵ دکتۆر ئەتگەل تێبینێتە سەراحتن مامۆستا عەلی بەس ئەوەکو پرسا مرنێ بچی هەندەوە فرە تەفسیرە بچی هەندە خواندن بۆ هەنە مەسەلەن فەلسەفەی ڕەنگێکی خواندن بۆ هەیە دینی ڕەنگێکی بۆ هەیە زانستی ڕەنگێک تو وەکو
پزیشکێک وەکو شارەزایەکی زانستی ئەلدەفتە مرن چییە؟ سپاس بۆ میوانداریەوە و سەڵاو و تەماشاوانت وەرجیت کەم دەبێت کە بۆ منان نەخۆش بیت ئەس وێرێ وەکی پزیشکێک بەحسا مرنێ بکەم دەبێت بوون نەخۆشێن خۆ نەساخێن خۆ ئەس هەرجار بەحسێ ژیانێ بکەن بەسپا ژیان و مرن پێک vەتگرێداینە ڕاستیوەکی سەیدای عەلی بەحس کرد ینی بێژیت مرن نەپرس گرێکێکە فەلسەفیە بەس هەمی بەرسەوێتی وەکی تەگوت هەمیش فەیلسوفا بین و هەمی شتێ فەلسەفی بین بەس مەوێت دەرگایەکی دی بکە مەناف دوی بابەتی دێکژی ئەوەکو مرن بێ پێناسەکردنا ژیانێ نایەتە پێناسەکردن ینی ئەم بێژین پێناسەکردنا مرۆڤیش بوو ژیانێ gelek hatiye guhartin va bi kêmanî piştî peydabîna zanistên nû yani em bêjin destpêkê jîndarî û jiyan ew tişt e yê ku wek gelek cara zarokên dibistana jî dixwînin yê ku dibistana jî dixwînin ew ê ku geşê biket zawzê biket xwezêde biket bixû divexû nizanim çi hest hebin filan ev wekî bêjin wekî pênasekirinê jiyanê têne ew kirin میکروبکا بچی کاب چاوانایی تا دیتن جیاندارش برکو خوزیدت کت و گشت کت و مروجی یعنی به همین زانی نخود کیانه که مادیه بلوینه کیانه که مادیه که بلوین خوزیده کری هایش خواه فلانه او همی تدانه بس او تیگه گره جارا هاتنه برمترسیاوی کو نمینن بو نمونه او پیناسه او کتا تکرن وکی حیوانا و وکی میکروبا مثلا بیجن میکروب او بونەوەرێ ژیاندارên hûrên ku bi çavan nahêne dîtinê li destpêka sed sala bîstê vedîtina vîrusa yanî bîvelerzek zilzileyek kefte nav zanistê pizîşkî de û jînzaniyê de yanî zanistên jiyanê ji ber ku vîrusa çi ew şiyan yên xwe jiyandinê têdanîne û dîsa jî ne mirov neşit bêjît ku ne jiyandarin jî ji ber wê ku نوکی میکروب و حیوان ویروسا او تشنینه که بشن خوب جینن بس ویروسا هندک بیکاته هنه که او کدن خو او ین هبونا خو ناف بونوره که دیگه دا وجا آن میکروبه که آن مروفه که مازنه آن حتی گیاه که ناف بونوره که دیگه دا خو زیدت کن یعنی مکینه بونوره دیت اخنا خزمتا زیده کرنا خودا مشاخور نه مشخوره مثلا بیجین وگاوه کرم جیت مروفشه بته مشخوره بس بونوره کل سر مروات جیتن یعنی اب خوب همیش یانت خوبه مکینه خواهی هندی ویروس نه ویروس مکینه لش مروه بخو آنی حیوان دیگه آنی میکروبات دتا اوی دیگه کرنه یعنی ویروس لدره ناجیت بس کرم لدره جیت حتی بس خارنا خو مثلا دی بیجیش سر لش حیوانه که دی آنش مروه کی پیدا زور باش اف تگهشنا یعنی از بیش متى تگهشناش جیانه ورارا کری و وگاوه جیان بره خوب که اینه نوعی که دیه تگهشنه مثلا او تگهش جیانداری اوای که یعنی دکتور داوی ابتر باشتر روم بیتن یعنی جنگه ها او جیانا ویروسی لش مروفیه لشه یا بجن لش گشتی لش گشتی اجت ود ما میکروبت ما ویروس تاید ناف میکروب داد جین یعنی ام بجینه تنت ود ناف میکروب که دا بجید یعنی در وی میکروب نشد بجید آن در وی گیاه یعنی اگر یعنی دکتور هکا پیش ذهن بکن تا امروف نشین به اف دنیا بجین همان دم داجی که نجی نشید ندرس به معنای مثلا ام بجین ماکینه کو ام بجین پیکاته امرو بونوره که جیندار پیکتینیتن مثلا بیجین بو نمونه بو مروفات دیویا دو هبیت سیپلک هبیت دل هبیت فلان هبیت حتی بجید هندی ویروسه گلک ویروسه بس قالکه که هی کواش شنمانت پارزیتن قالکه که و ناف دا هنده کد دی ان ای نه یعنی او کد جینات تایید که دو ویروسه نه یعنی وکی دی چه مکینه خوش جاندنینیه وقتا ویروس که تا ناف گیان بونوره که دی وجا او بونور شد بونوره که مازن بیتو کی ما شد یه بچیک جیبتن یعنی ناف وی بونوری دا وجا مکینه خود دتا شول یعنی مکینه وی بونوری دتا شول دا دی ان ای خو زده کت یعنی یک ویروس بیت میلیون کا ویروس ناف خوینا آن ناف لشه وی گیانوری دی افشاکی ابو بله افشاکی ابو جبروی کو اف مبسط من او یعنی هندك او بناسكرنا جانه
وەک مەگوت ینی دەستپێکی ئالیەکی مادی هەبوو ئەف ئالیە مادیە وێک و بوونەوەرە ژیندار وەکی مەکینەیەکی ینی هەمان بێژین یەک شوان کەسێت و گەلێک جارە سەد ساڵە هەژدە یەک شوان فەیلسوفێن ئەڵمانی فەڕەنسی هەما ئەف مستەلاحات شکلن هەما کتێبەکەوی بوو مرۆڤێکی مەکینە ینی مەکینەیەکە ژیندارە وێ مەکینە بوونێدا میکرۆبێک ژی و مرۆڤێک ژی و گیایەک ژی هەمی مەکینەنە نوکەت تێگایەکە دیە پەیدا و بژانب تەبەتیش بوو مرۆڤە ئەوە کو ئەم بێژینە هشیاری ئان ئاگەهی هشیاریە مرۆڤە مەسەن ئەم بێژین ئەوە عەرەبیت بێژنێ وعی ئەو هشمەندیامە ژی ئالیەکی دیە ژیانەیە مەسەن بۆ نمونە نوکە وا پێشکەفتنێت نوێت کو زانستێت نودا چێت بن بۆ نمونە پێشبینیاوێت تێتەکردنێ سبەی هەگەر چێ بیتن ئەو هشمەندیامە ئەو تشتێک و مە وەکی کەسکینیامە کەساتیامە پێکتینن بیرەوەریەتمەیە زاروکینیەنە ئەو تشتێت ئەم فێر بووی هزرێتمە باوەریەتمە هەر تشتێمە هیڤێتمە ئەموان وەکی تشتێکی کۆمپیوتەرێکی ئەم بشین بەردەست بکەین ببیتە بەرنامەیەکە کۆمپیوتەر لەسەر مێمۆریەکی لەسەر کۆمپیوتەرێکە بێتە خەزنکردن ئەم تشێن هەگەر لە شێمە نەماش لە شێمە هەمان نەمینیت ژی بەس ئەو نەبێت مێمۆریە ئەو مێمۆری بمینیتن لەشێکی دی دێچێکەنەوە مەسەلەم کۆپیکردنەکە بیت هەر شتێکی بیتن وێ مێمۆریە ڤەگو هێزن بووی لەشی دیسادی بیتە لەزگینەکە دی ینی بۆ نمونە ئەڤژی ئالیەکێ دیە وێ ژینداریە وێجە ئەڤش ئالیەکی ئالیە دیێوێ ئەوە کو هەما کۆمپیوتەر هەبن بێک و ژیاندار بم معنایا مەیە کەڤناکو ئەم بژینی مەکینەیەکە فیزیکیە یا مادیە یاکو بژیتن دەتشێتە کۆمپیوتەر ژی هەبن کو وعی هەبیت هشمەندی هەبیت وێجە ئەو ئایا ژیانە ئان نەژیانە ینی ڤگاوێ هەندێک مناقشێت فەلسەفی تێنەکردنە سەروێ ینی بەرێمە تەنێ مەکینەیەکە ژیانە هەبوو یا مادی نوکە دوتشێ بەحسا کۆمپیوتەر بکەیت و هشمەند بن وێجە ئەو هشمەندی دێوەکی ژینداریە تەحسێبکردن ئان نەب تایبەتیە کرد گرێدای پاشەڕۆژە مرۆڤە ببن ینی ئەو مرۆڤێت کو ئەم بێژین پاشە ڕۆژێدا احتیمالە گەلێک شتێدمەیەک و ئەم نها ئەسلەن مەچ تێگەهشتنەکەەوە سەبوونینە پشتی 50 ساڵت دی ئەف تێگەشتن هەمی بێنە گۆڕین دکتۆر دێ دەربازی مامۆستا عەلی بن بەزبەرێک و دەربام ینی ئەتشیاندا هەیە ئەوە توژێت بێژیک و پەیدا بیتن ینی ئەبە چتە سەروەرێت کە ئەوە بەری ستودیۆمە مناقشە سەرکردین تەگوتی ئەدڤانس 35 ساڵت بێت هەکە مرۆڤ نەبن ئەو ئالیەکی دی ئەس گەلێک جار بژمە نەخۆشت خۆشی ئەس بژمە هەگەر کەسێک 35 ساڵادا نەبریت گەلێک هیڤیایی و هەتا 200 ساڵاژی بژیت زۆر باشە پۆش پشتنگە و ماڕۆن کە ئەو چا دەچێبیتن پشتیندا پرسیارەش مامۆستا عەلیکە مامۆستا عەلی ینی تەبە حەسرەوە چەندێک کرد و مرن نەپرسەکە فەلسەفیە و هەمان دەمداژی پتریا جواب بێتە پتریا وەڵامنتە هەر تو ڤەگەریا فەیلسوفا ڤەگەریا فەلسەفێتە بەحەس لە پرسا مرنێ کرد یعنی ئەvە بووچی هەردەمجی تەگوت فەلسەفە ڕاوسیە حتا چارخێ 16 پتر تێگەهشتن و تەفسیرە سنترالیزما دینیە زاڵ بووە ئەرێش بەرک و تەفسیرە دینی بوو مرنێ پتر خەلق قانەحکردیە یانژی منتەقیتر بووە کە فەلسەفێش بەر هەندێ فەلسەفە ڕاوسیە یانژێ ئەگەرێکی دی هەبووە پێش وەڵامی ئەو پرسیارە بدەم ئەمە کەمێک دەربارەی قسەکانی دکتۆر قسە بکەم ئەویش باسی زانست چۆن تەفسیری ئەو پرسیارە دەکە بۆچی دەمرین ڕاستە خۆی لەناو ڤیرۆسەکانیان لەن ئەو بوونەوەرەکانی زۆر ساکار ئەوانەی با بڵێن یەک خانەیی ئەوانەی وەحیدەتە الخەلیە ئەوانە نەمرن یعنی نەمری هەیە لەسەر زەوی نەمری هەیە ئەویش لە حاڵەتی ڤایرۆس و لە حاڵەتی ئەو بوونەوەرانەی کە زۆر بیدائین ئەوانە بەس گەشە دەکەن و وەکو خۆیان دروست دەکەن یعنی شانەی تر دروست دەکەن خەلی مامۆستا عەلی چاوە نەمرە بەڵام ئێستا شتێک دۆزراوەتەوە کە جار بە جار ئەو ڤایرۆسانە ئەو خەلیە بچکانە شتێک دروست دەکەن بوونەوەرێک دروست دەکەن بۆ شتێکی وەقتی هەدەفی بەس ئەوەیە تەکاسور بکە دوای ئەوە دەمرێ یعنی مردن لە ئەسڵە لە دروستبوونی ژیان بە نسبەتی تیۆری ئیڤۆلوشن ئەوەی داروین
ئەوانەی کە ئەمڕۆ تەفسیری دەکەن دەڵێ مردن شتێکی بوونەوەریەکە دروست بووە بۆ حاڵەتێکی وەقتی پرۆگرام کراوە لەلایەنی ئەو بوونەوەرە کە زۆر بیدائین بۆ زاوزێ بۆ یارمەتیدان بۆ زاوزێ یعنی ژیانی هەموو بوونەوەرێک درەخت بێ گوڵێک بێ یان ئاژەڵێک بێ حیوانێک بێ ئینسانێک بێ بۆ ئەوەیە زاوزێ بکە تەکاسور بکە و دوای ئەوە دەمرێ زۆر باشە مامۆستا هەموو ئەوەش لای زانستی بەتە بەحەس کرد هەمووی پیر دەبێ مامۆستا عەلی لەناو هەموو خەلیەکانی جەستە هەمویان پیر دەبن هەمووی بەرەو مردن دەڕۆن بەس ئەو خەلیانەی کە مەسئولن دەربارەی زاوزێ تەناسل ئەوانە قەت پیر نابن یعنی با بڵێن هەدەفی ژیان ئەوەیە کە وەکو خۆی دروست بکە دوایی دەمرێ بەڵام ئەم تەفسیرە کەمێک ساردا یعنی هەموو وەڵامێکی وجودی نادا بە ئەو تەفسیرە هەمی بەرسەبێن وجودی دەد بەڕێز مامۆستا عەلی هادی بەڕێز مامۆستا عەلی هادی ببوورە ئەو تەفسیرە پەترین یان زۆرترین بەرسەبێن یەن وجودی دەتن کیشکە مادەم ئەوەتە گوتی ئەوە زانستیە سار بیت ئەرێ تەفسیرە گەرم کیشکە بۆ پرسا مرنێ ئاینەکان بەگشتی یەکشتی هاوبەشیان هەیە کە ژیانێک هەیە دوای مردن تەفسیرە گەرمە بەڵام ئاینەکانیش سێ بەشن یعنی ئەوانیش سێ بەشن بەشێک هەیە ئەوانەی پێڵەن ئەوانەی کە دەڵێن بە تەناسخ وەکو هیندۆسی و بودی ئەوان بۆ ئەوان ژیانی من ئەمڕۆ دەست پێ ناکە لەگەڵ لەدایک بوونم بەڵکو ژیانی مرد زۆر دوورە لە ڕابردوودا بەس تەناسخی ڕوحە یعنی ئەو ڕوحەکە لە ناو منە کاتی خۆی لە لەشێک تر بووە ئەنجا ئەو نەمریە بەو شێوەیە زۆر باشە مامۆستا تەفسیرێن دیچنە 2000 جار تا ئەگاتە نیروانە مامۆستا عەلی تەفسیرێن دیچنە پێڵەن حلول ئەوەیش کە ڕوح حلول دەکا لە جەستەیەکی ئینسانیە وەڵاهی جوێ لێ نییە مامۆستا عەلی زۆر باشە حتا دەنگ چه بیجارە کوتی بەگەرمەتە بە هیوی دەرما و دەنگە چه بیتر مامۆستا بەڵام ئاینە ئاسمانیەکان سوپاس مامۆستا عەلی دکتۆر لەزگین کۆمەکە تشتا بەحەس کرد و ئەف تەفسیرە دەژێ بەحەس کردی گوریوی تەفسیرێکە بەرسەوە هەمی پرسیارێن وجودی نادەتن و تەفسیرێکە سارە بەریەز بێم نزانم سەیدای عەلی زانستی زیاتر تەفسیر بکات دکتۆر لەزگین گوتن نزانم ئەستێ نەگەشتم کە مەبەستاوی چیە گوتێ ئەو خەلیەیەن وەکی بێژن ئەوێن تەکخانە نەمرن یعنی ئەستێ نەگەشتم کە مەبەستاویش نەمریە چییە بڕاستی شتێکی وەسڵ من بیست نزەکە ئەزێ شاشم ئانژیوی هەما وەکی بێژن خەڵەتیەکە تەبعێبی شتێکی و ساگوت نزانم گوت ئەو خەلیە تەکخانە ئەو بوونەوەری تەکخانە نامرن ینی چاوە نامرن میکرۆب مرن ینی چاوەکو مرۆڤ مرن بەس شتێکی دیژی گوت دیسا نەزانستی بووە ئەستێ نەگەشتم گوتە ئەو خانەیەن کوێن زاوزەیەنە پیر نابن چاو ئەوژی پیر بن ینی وەختێ مەسەنە بوونمونەم بێژین ژنێک هەتا 40-50 ساڵیە چێتن بچی کاپووە لە دینیت زارۆکە بووە لە دینیت پشتی 50 ساڵیە 6 ساڵیە ژنێک ئەمرێوەستیانێ ببەندێک و خەلیەتوێ زاوزەیە پیر بوونە وی شتێکەوە گوت مامۆستا عەلیژی پەتر لما بگەهیتن ئەشلانی زانستی بە وەکو بەسپۆرێک مرن چییە منش بەروێ ئەس هاتم گوی ینی بەرێ ئەو تێگەشتنامەش ژیانێ یا هاتیە گۆڕین ینی مەسەرەن وەختە من بوو بەحسێ ڤایرۆسا کرد ینی ڤایرۆس وەکی کوچاوە میکرۆبێک ژیندارە دژیت و مرۆڤێک دژیت مەسەرەن حیوانێک دژیت شێرێک دژیت هەرچێک دژیت مریشکێک دژیت ڤیرۆس ئاسا ناجیت ینی چ کەرستەیەکی ژیانێک و ئەو خۆ سەر بخۆ بشێت بژیت نییە ینی وەکی کۆم گوت ڤایرۆس قالکێکە هەندێک DNA هاتێدا ینی کۆدەکە ئانەم بێژین ڕەمزێک شفرەیەکە بوو ژیانێ ئەوژی بوو چییە؟ کو چوونەف
لشه بونورکی دی زندی دا خوزه دکت یعنی خوزه دکرن آوه ریکا یعنی مکینه بونور دیت جیندار تخبتینید بونور دیت زندی تخبتینید خدمت ها زیده کرنا خودا وجا از بچه هاد مثلا يعني وجا بحثي بكر مثلا وعي ماجي يعني تو حسب كب رنگك وكي كتو بيجيش رنگك دي او هندك زانيار جينيتيكي يتناف يتبومايك يتناف فيروس ده هاي كت ناف ماكينه كادي دا خدمت خود دادنت و زیادت کرد یعنی ماكينه بونورك دي زندي تخيت خدمت زیاده کرنا خودا او زانيار ان او معلومات دي ان اي بومايكن ما بحسي بكر مثلا انه كما وكي مروفا ما عندك معلومات الديت هيك او معلومات تشمنديه منا معلومات يعني برج معلومات ما جينيتيك ما يتي بومايك دي ان اي جماعه هاي بس غير ما عندك معلومات تردي هاي يعني اگر اسبشم بونورك معرفه دا زانينا يعني او هشمنديه ما هكر از بشم هشمنديه خو هميه بري مرنا خو وگو هز مسر هارد کامپیوتر که هشکالاو کامپیوتر که پشتی هنگی برایکا کپی کرنه لشه که دیه وکی من بومن چه کنه و هشمندیا منش کامپیوتر نقلی لشه من بکنه و دشت بیت لزگینه که دی اول پرسیار که گلا کم مهمه پشتی که از مرمجی بس لزگینه که دی وکی من دی چه بیت شیان ده هیا شیان نه بس یعنی پاشا روزا که گلک نزیک ده اول یا هتی تکرم ببوره از خلاص کم وجا اوش آلیه که یعنی که امتنه وکی مروفه که جیندار بحثی مروفه بکن هشمندی همه بس آلیه دیده او هشمندی بیت پاشا روزا که نگلکا دور دا او نه پاشا روزا که گلکا دور او هشمندی همه شد بیلش مروفه جی بیتا زور باشه دکتر ما تا وقتی ما یه چند سر تفاصیل تو آن صعبت تمیت تکرین جاره زانستیان وکو جینیتیک وکو بیولوژی مرن چیه بیولوژی دا وکی ما گفت یعنی او ماکینه کو ما گفت ماکینه کا جینداره یعنی پرانیا بیرو باور کووگاوه وکی کو بجن گلک بربلاو ناف ابد زانست پزشکی و بیولوژی دا یعنی جیناسی دا مثلا وکو ماکینه امرووا هاتیه واسه هاتیه پروگرام کرن واسه هاتیه برنامه رژی کرن کو چوا کو بیت وقتی که داجی راوستید يعني قالك سباوريا او که اگر ام بشين زانينا خالسر جينيتيكي او ماده بومايك لشمرو زيده كن وهيك ام دسكاريه که بومايك بكين كو ايدي او خانه مين زندي نمرن يعني اوا اشاليه كيوا يعني ايكشوان هيفين زانستنو ببروجه رای خستنا خريطه يا همي كرسته بومايك لشمرو وان او نه تنه امروز یه حیوان دیجی یعنی هر بونوره که دیه زندی یه هر جینداره که دیجی یعنی چوا کو دی ان ای آمده او کرسته بومایی که مده هاتیه دیار کرن که وقتی افزاروکت بید چاویوی ده حسابیت رنگیوی کسک بید دفناوی حسابیت گوشکیوی حسابیت دستیوی حسابیت دنگیوی حسابیت رنگ پیستیوی حسابیت اوه همی دیار کرینه عین واسا دوی برنامه ژنتیکی آمده او بومایی دا واسا هاتیه دیار کرن جی که چوا اف خانه بمرن يعني اوجي بروجرام كري وكي قنبله كا ام بيجنك بومبا كا توقيت كري وك بومبا كا وقت كي ديار كري هي بيجا قالك تشين في بروسيه بلاز بخن ان باج بخن مثلا بونمونه اشعاعات ابيت كان بيجن وكي ماده راديو اكتيف اشعاعنا فلان او درمان سرطان نظام ايشن فلانه تشتي صنع يعني ابد شين هند جربي بروسيه بلاز بخن عندك تجي شين وي بروسيه زور باشه باج بخن بس يعني یک هیوین زانست پزشکی و کل چند سالت بید یعنی پاشا روزه کنه گلک آدیو نبرن چه بیتن؟ دکرسته بومایی که مروان لش جاندارا دا گورانکاریه که بچوک بیتا کرنه که ایدی نمری ببیتا برنامه پروگرام دکتر ام دهیم بحث لوی کن بس پشتی که هنده پسیارش بارس علیات که ما مستعالی يعني بوچی پرسان مرنه هر دم یک جا پرسان آلوزن مروی بوا يعني مروف هر سردم گلگامش و لگریان و بونمر یه حتی نها بردام پرسکا یا آلوزا مروی بوا بردام پرسکا معقد انسانی بوا اره ابش بروی چنده اجی کو او نهین یاد پش مرنه دانه هات یا زانین یانجی هما ات اساس دا مرن پرسکا آلوز بوا راسته لكون
ئەو ویستی نەمری هەبووە ویستێکی مرۆڤە ویستێکی با بڵێن خوداییە ئەمڕۆ ویستێکی نەمری هەیە لە ڕێگای علم لە ڕێگای زانست بەڵام مردن بەڕێی من ضرورەتێکی ئەخلاقیە یعنی مردن دەبێ بمێنێت چونکە هەموو ئێمە ڕەحم و سۆز و هەموو ئەو ئەحساسە کە هەمانە دروست دەبێت لەگەڵ مردن لە مردنی نەمردنی من مردنی خۆ مردنی ئەوەی تر مردنی نزیکەکەم اینجا یعنی من ناتوانین تەسەووری حەزارەتێک بکەین بێ مردن نەمری ئەوە ئەچێتە ناو قاڵەبێکی تر و ممکنە هەر تەسەووری نەکەین وەکو حەزارەتێک چونکە هەموو هەستەکانمان هەموو ئەوەی کە پێ ئەڵێن ئەخلاق ئەوەی پێ ئەڵێن کۆمەڵایەتی ئەوەی پێ ئەڵێن حتا فکرەی مساوات فکرەی یەکسانی لە نێوان بەشەر دروست بووە لەوەی کە هەمومان دەمرین یعنی ئەو فکرەیە مەسەلەی مردن ضرورەتێکە بۆ ژیان يعني الفيروس داتر توكي هاي ديگر حضرت كي كمرن داد پروره مادام هم همي دمرن يدي تشتكي يه داد پروریه بس بوچي تنبرنت که پرسکا یا اخلاقی دمکی دا ایکش آلوسترین پرسیت انسانی بوا ایکش خمناکترین پرسیت انسانی بوا بوچ یعنی پرسک تراژدیای گلک بیت و همان دم داجه اخلاقی بیت اول چا خوی ل سینک فەیلسوفێکی ڕەواقیە نامەیەک مەلیکی ئەو زەمانە نامەیەک دەنێرێ بۆی دەڵێ من عەزاب دەخۆم ژیان کورتە یعنی لەوەش کاتەکە کە ژیان کورتە ئەنجا نامەیەک دەنووسێ بۆی دەربارەی کورتی ژیان دەڵێ ژیان کورت نییە ئەگەر بە پوختی و بە باشی بژی ئەنجا یعنی ژیانی ئێمە بۆچی تۆ 120 ساڵ یان 200 ساڵ حتا گەرژیان بگاتە 300 ساڵ بۆچی ئەگەر تۆ هەمیشە لەو ترسە بژی لەو ترسە لەو خەوفە بژی لە مردن نیچە دەڵێ بوونی مردن و وەکو تامێکە چێژێک دەدا بە ژیان بۆنیەکی و عترێکی جوان دەدا بە ژیان بەڵام ئەو ترسە چەند کەسێک وا بەکاریان هێناوە بۆ بەس مامۆستا ئەvە خۆڕازیکردنی ئینسان نییە لە تاریخدا ئەمە خۆقانەکردنی ئینسان نییە یعنی جورێکە لە خۆ فێرکردن بۆ ئەوەی ئەم حقیقەتە تێنەگات یانیش قدراتی ئەوەی نییە کە لەم حقیقەتە تێ بگات پانە ببردووە بەم تەفسیرەتەنە ئەوەی کە جەنابەت دەڵێ فریودانی خۆت ڕاستە دین و فەلسەفە هەردووکیان ئیشیان کردو لەسەر هەمان مەوزوع ڕاستەکەی بەڵام فەرقەکە بعضێک مەسەلەن وات لێ ئەکا ئەو ترسە ئەو نەگەورایە دروستیەکە لە ناوت کە توو ژیانت ببێتە ژەهر لە ترسی مردن و تۆقاندنی ئینسان لە مەسەلەی مردن بەڵام ئەوەی تر ئەوەی فەلسەفە بەعەکسەوە ڕێگایەک پیشان دەدا کە توو ببیتە مرۆڤێک لە ناو کۆمەلگا بژی و مردنیش ئەبێ لە بیرمان نەچێ مردن ناتوانێ هەبێ بێ لە دایک بوون ئەنجا لە ناو تەسەووفدا بۆ نمونە مردن هەرەوە نییە مردنی بایۆلۆجی مردنێکتر هەیە مردنێکی سۆفی هەیە بۆ ئەوەی لە دایک بیتەوە ئەنجا ئەوانەی کە بتوانن ئەو دیالکتیکە بەکاربێنن لە ژیانێکی ڕاستەقینە دەژین ئەمە ڕاکردن نییە لە مەوزوعی مردن بەعەکسەوە خۆ فەلسەفەی وجودی وەکو باسم کرد کە گەڕاوە بۆ مەوزوعی مردن لە شۆپنهاورەوە تا هایدگر تا هەمویان باسی ئەوە دەکەن ضرورەتی بیرکردنەوە لە مردن ڕاکردن لە مردن ئەوەیە کە تو بیر نەکەیتەوە لە مردن زۆر باشە بیرکردنەوە لە مردن مؤسسە زۆر باشە مامۆستا عەلی دێدا گەرمەتەوە دکتۆر لازگین یعنی ئەلگوری طرحە مامۆستا عەلیژی مرن تشتێکی ئەخلاقیە و دادپەروەرانەیە زیاتر دیارە ئەو فەلسەفیانە هەزت کردی بابەتیدا یعنی بەس مامۆستا ئەف محاولاتێت ئینسانی کوش ئەش ئەفسانە گڵگامێشی حەتانوی کە کۆمروبل نەمریە گەریای
اوتو و حتی نو کجی او که او پیدی پیدا نبود که مروف نمر بید یا نمردن پیدا بیتن و اوانو که تو بیجی که پشتی 30 سال دیان 35 سال دی حکم مروف که نمریتن دی بودو 300 سال جیج دیجیتن الا ریدان اکثری نهیت یان سیارک ندامید یان جی داعشک پیدا نبی سر جنگت آن کجیتن بوچی تو گهشتیوه دمه که دا افتیزه تو جد بیجی برو واجی 3000 سالت عمرت معرفه بشریت نه بس سر چه ارگومنتو وید بیجی؟ براستی مرنه ما گفت آلیه که فلسفیه و هی هرچند سیدای علی گفت نپرسکا فلسفیه بس متن فلسفه شوی بیست او آلیه فلسفیه جاره بحث نکم از آلیه پزشکی و نمرن بو جین زانستی و از بحث کم برجی نمریا هبی برنگه کدی مثلا ام بیجن بو نمونه کسی که وکی افلاطونه نمر بیا برنگه کی رنگا یعنی جبرکو پشتی 2500 سال راسته هشه چون کنه که از وقت بحث افلاطون که معنای یه ساخه 2500 سال بری نهایت میریجی بس هر وکی کو نمری یعنی اوا جوره که نمری اوا بی جوره دی نمری وکی میگوت یعنی نه ام وکی زانست که ام سرت خبتین ام نه یعنی که ام کرد یعنی بس مروواتی سرت خبتید یک شوان او آلیه بیولوژی و آلیه جین زانستی و او مکینه جیانه او کوم گوت هکر کس اگه 35 سال نمرید احتمال حتی 200 سال دیجید بس افلاطون بجی نه دجی همی بوچونه تاریخ بشریته گلک تشتنه دجی بوچونه بشریته مثلا فرینا مروفا فلسفه بیجت حتمیه دینت بیجتن زندی بونه کادیا های هوال عندك جرى رخنيل متقرن بين القرآن ده هاتي كل نفس ذائقة الموت از بجمع كل نفس ذائقة الموت يعني ما هاجر ام مثلا بيجت بس بخدها اجبو میناکت بجم جو کی مثال و کی میناک اگرش اوروپا و چمرو و که سر روی عردی نمرید جی ام واسا آلیه پزشکی و واسا چه کن کو کس نمرید جی وقتی قیامت راد بتبخو خلک میمر یعنی او قیامت جی حتمی یعنی بزانست فیزیک جی اف استرا کو ام ناو روجت ناسین چند میلیون سال که دی عمری و دی پقیتن و دی مریتن یعنی ام دی کوین ناف یعنی حتی هایوی دیتا دیتا ما بس همین یعنی که ام بیجینه ام آلیه پزشکیه و لیکولین تی نکرن بزافت نکرن کو مروف نمر ببیتن نه معنای او کو هر نامرید یعنی اگر قیامت را بیا بخو اتوماتیکی همی کسمر ام بحثی وقت شکن چوا کو کسی هزار نت کرده کامپیوتر هبید کسی که هزار نت کرده فرین هبید طیاره ده هبن مثلا بالافر ده هبن فروکه ده هبن تشتی گلکی تشتی هاتیا گوتن بس نوکه دکتر پروسه چا ده چه او از بجم نهج دو آلیا و کارت تکرن آلیه به مادیه یعنی او که ما گفت او مکینه جان پارزن بو نمونه دريش كرنا عمري مروفا حتى يعني بعرف نمري برنيه يعني شوا مثلا بروجه هنا كو مثلا وكينو كامت كان قال لك هسي هي البر مرنه هم الفيديو كيجي بري 50 سالا مري حسابون نهاد قلتلك كي ايكي عرب كرن قلتلك ايكي عرب داند لشوي دا تشينن او قلتلك دي بوشول كات افش مرنه رزقار بي يعني با جوريك وجهتان ها زانست ما تشيه ام قلتلك ايكي دي تينين دينا او نساخی که گوچیل کیوتی شول ناکن بس پشتی 20 ساله که دی احتمال همه دل مختبره که دش خویناوی هندک خانه لشوی گرن دل مختبره که گوچیل که بوچه کنه و همه یا گوچیل کایی بخواه زور باشه دکتر بسیار اگه دکم دیواری تکم کتب بردام بیده وجا اوه آلیه که وقتی تا او گوچیل که منش یا کو کار ناکد تا گوچیل که کام بخود شکر نه برای که من آنیا جیرانه که من آنیا کسی که دیگه که حاضرش بر فقیری آخو گوچیلکا خو فروشی تو گوچیلکا وی ناده من همه گوچیلکا من بخواه دبو من چه که و ایکان نی دل من دیواله هیت عینن پشیکت من میلاکا من دیواله هیت عینن چاوه من دی کوره بیتن دی جبر تشتکی دی چاوه که دیبو من چه که و عینن یعنی اوه پروسه که بیولوژیکا دریش کرنا جانه داکو بینر تبگه هیچ که هدف همه براستی جبه بینره یعنی بری 100 ساله عمر ناونجی مروفان چند بویه؟ چند بجیدن؟ اونو که چند بجیدن دامزن کازانستی چکریه؟ جواکش بو جواک فرق بیه بس گلک شوه که گشتی چاخد ناوین دا ام بیجین عمر ناونجی 45 سال بیه نهال گلک ولاتت پیشکفتی دنیای وکی امریکا و مثلا بیجین ژاپن و ولاتت اسکاندیناویایی یعنی بسر وی 8 سالیه اما بو اجبر هندك تشتا مثلا بري جالك كاستمرن هما ام جالك تشتا بسيطي ورد جدين ام جانا خويا افرود بين وكي تشاو وگا خلق يعني دكتور دا باشتر بين هر مرتب جهيت يعني زانستيد وان
200 سالت بريده 100 سالت بريده مثلا از بتم- هنديني وعمل مروي زياده كريا بالضبط مثلا تو برای خوب که همات کردواریا ما دالوی دو که چند خلکی بیرات تا بری 50 ساله گیم جن هبویا کم تر 10000 کا هبن وشوا زاروکا 4 بوما بن 5 بوما بن هندک داب سوری که چن هندک داب خوری که چن هندک داب مالاریا چن وگاوی توی واکسن داد نه بو اوی خلاص. بو زاروکا ایدی سوری که ناگرید یعنی سوری که نبر خوریک هر نما یعنی وگاوی رکخستیا سخلمیا جهان خلاتی دتوی دکتری اگر نخوشه که خوریک ببینید مادام 100 سال زانش شباب کرد ای پشتی 100 سال دی آوجه پیشنهاد اوا دشت چکه پیش بینم یعنی دو آلیا و کارت تکرن یک آلی اوا آلی مکینه آجیانه آلی مادیه و اوه کرسته گوچیل که دیده بو چکن نظانم جرگی وی خراب بو نخوشا شکره پانکراس های انسولین چنا که پانکراس که دی بو چکن انسولین چکش نخوشا شکره رزگار بید اوا آلی درش کرنا جیانا مادی لی آلی دیوه که من گوت اوا هشمه هشمندی همه یعنی اگر ام بمرینجی ام شین سر کامپیوتر که بجینه و یعنی وقتی از لزگینم آن تو ریبری تو وی هشی خوبه یعنی اف دسته آن تو چه گوچیلکاته یا کسی که دیبید زور باشه دکتر بوره جرگته یکی دیبید دلته کسی که دیگه بیت آن هم دل که آسان بیت مثلا بس تو ریبری هشیت خوبه هزرا خوبه امشین وی هشی و هزری بخیند کامپیوتر که دابه کو چلشک هبید ناوی لش ریبر و ریبر لازگین دم بارس دکتر علی عادی بس یعنی وبر گوری منطقه تا زانست شت مروی نمرینید نمر بکتم ام نبجنی نمرج برکو که میگوت تو تشیب سلطنه بداعش زور باشه بارس ما مستعلی هادی تو اكو شارزای که پرسن فلسفی و هنری الگوری منطقه دکتر لازگین چالی کو شارزای که زانستی و نوجداره اود بیجتن زانست دشت وکت جوره که نمریه پیدا کرد آن نمرن ده پیدا بیتن بو چل گوری تا ادا پرسکان اخلاقیه نا خوي لناو كوملغا ولهمو لدرجاي ميجو چەند کەسێک هەیە لەناو کۆمەڵگا ئیشیان کردووە دژ بە مردن یەکێک لەوانە دکتۆرە پزیشک هەمیشە ئیشی کردووە دژ بە مردن چونکە نەخۆش دەبێ بمرێ بەڵام ئەو یەت چاکێکە گورچی لە یەکتر دانا بۆی مەسەرەن دەرمانی ئەداتێ بۆ ئەوەی ژیانی درێژکە دووهەم کەس کە لەناو کۆمەڵگا ئیشی کردووە دژ بە مردن ئەویش محامیە چی پێڵەن پارێزەر چونکە مجرمێک جەریمەتێکی کردووە ئەو هەوڵەدا ئیدام نەکرێ یعنی مەسەرەن پاساوێک بۆی بدۆزێتەوە کەمێک بۆ ئەوەی حکومەکەی بەس ئەوە دکتۆر لازگین چاڵت بێژێت پاساونی نا دکتۆر ئەوە پاساونی نابە بارێز دکتۆر لازگین چاڵی بێژدەوە سەلماندنێ زانستی نا بۆ داهاتی بۆ پشتی 5 ساڵەدی یان 100 ساڵەدی هەلگوری لێکۆلین و ڤەکۆلین و دیاسەتی تێنەکردن من باسی هەند دەکەم باسی مێژوو دەکەم دکتۆر هەمیشە ئیشی کردووە دژ بە مردن ئەوانش دفاعیان کردووە لە حەقی مرۆڤ هەمیشە ئیشیان کردووە دژ بە مردن سێهەم کەسیش هونەرمەندە هونەرمەند هەمیشە ئیشی کردووە دژ بە مردن دژ بە مردنی ئەو لەحزەیە کە لەناوی دەژین هەمیشە حەزی کردووە ئەو لەحزەیە بمێنێتەوە لە ڕێگای وێنە لە ڕێگای نووسین لە ڕێگای ڕسمە نەحتە هەرچی بێ ئەوەی حەزارەتی ئێمە ئەمڕۆ پزیشکی ئەیەوێ ژیانی ئێمە درێژکە بێگومان کەس ناتوانێت ڕێگالەوە بگرێ بەڵام نەتیجەکەی چی دەبێ ئەمە چی دەبێ بۆ کێیە بۆ دەوڵەمەندەکان دەبێ خۆ بۆ فەقیر و فوقەرا یعنی بەرهەندێ نائەخلاقیە چونکە بۆ نۆخبەیەکی دیارکردی دەبێت یعنی بێگومان بۆ نخبەتێک دەبێ حتا ئەگەر ئێستا ژیان مەسەلەن شتێک بدۆزنەوە کە ژیان درێژکەن بۆ 200 ساڵ خۆ نابێ بۆ بەڵام مامۆستا ئەو شتانەی بەر لە 100 ساڵ بۆ نۆخبەیەکی دیارکری هەبوو تەنها بویان هەبوو ئێستا لە بەردەستمان هەمویانە بۆ نمونە مەسەلەی ڤاکسین و ئامانەوەی دکتۆروتی بەڵام ڕاستە بەڵام دەمێنێ ئەو مۆزوعە مەسەلەیەکی چونکە نەمری خۆی پرسیارێکی گەورایە پرسیارێکی مرۆڤایەتیە لە بدایەتی مرۆڤایەتی بەڵام نەمری ئەمڕۆ هەیە لە ڕێگای ئەو کەسانە کە مەسەلەن کە شتێکی گەورایان کردووە بۆ مرۆڤایەتی لە علمە لە ئەدەبە لە فەلسەفەیە بەڵام نەمری و یان درێژکردنی ژیان بەس وەکو تەکنیکێک دانرێ
وەکو شتێکی زانستی و سناعی ئەوە بێگومان زۆر پرسیار دروست دەکات. زۆر باشە دکتۆر لازگین دا چ کۆمنت هەیە سەر ئاخوێنێت مامۆستا عەلی؟ ڕاستی من کۆمنتی نەیە وەکی گوت بەحسێ مێژوویە کرد بەس ئەزا یان بەحسێ دیرۆکی کرد ئەزا بەحسێ Ez ê behsê projeyt kemê dikûn ke brêve belê ma waxtîne zor bikortî mamosta heker tu ma tasîreke çeke dumayke mustaqbalê mirivê çile pişkek şwa proje wekî kum got proje proje dualî projek dirêjkirina leşê me ye yanî dirêjkirina jiyana leşî ye yek jiya hişmendiya me yanî em şên bê leşê xwe jî bijîn yanî ev pirsiyareke geleka giring e vêca çit kompîterekê da bîtekî mekîne an çi wekî dibêjin leşekê dîke da bîtin bes عینی وی هشمندیا ما کی کو بیج کپی پیست کرنا کا وی هشمندیا ما یا اوا گلک گرنگن هر دو آلیا دا کار گلک تنکرنه و گلک هیویداری هيا کو یعنی گنا انجام کا گلک نزیک هر چند از بوت مثال که بیجم کی نمونه کا شول شن چند لسب کفن یعنی القرن 18 سال 19 حتی سال 19 جی پرسیارا که گلک مازن بی کاچوا اف کد می بومایک یعنی مثلا چوا کو دنکه که دخلی شیند بیت دخل جیچید بیت هفته دنکه دخلی جیچید بن نزانم کشکه که بقه جیچید بیت نزانم مروف عینن تشت یعنی او تشت بومایی که او کرسته بومایی که هم بیجنه دی ان ای نت هات زانین گلک پرسیاره که فلسفی و زانستی گلک زحمت بی که چوا اف بردوامیا خوزیده کرنه هیا پاشی کو دی ان ای پیدا بی ایدی پرسیار گلک صنایع کفت نوکجی او هشمندی ام نزانش کی وتیت یعنی وگا وجی زانست ما پزشکیه مثلا وگا و تو ناوه مزانی ریبر دی زانست نها ام نزانی کالکیرا مجیت الکیرا لشتا ناوه لزگینی هاتیه پاراستن یعنی چه تشتكي زانست من هذه ريكنادت ما وقافت تو احتمال همي كتابة فلسفة كانت تو قال لك حش كانت كي همي كتابة فلسفة كانت تجبرن زانست ما بزشكي افرو نزاند كا او تلكيري باراسنا مثلا نشبت تشكي ونشبت كاچا هاتي باراسن بنمونه وقت تو هر وقت كتابة كانتي وكي بي دي اف وكي وورد ناف كمبيوتر خودت بارزي امزاني كالكيرا كمبيوترات هيا وكاچا هاتي باراسن جي يعني بوا كودت امبيجن کد دوانی نه 0101 تا و امزانی کالکیرا هشکالا و کامپیوتر تا هاتی پاراستن بس هم نزانی که او هزرو بیرت تا هشمندیات تا شواز هزر کرنات الکیرا مجیت هاتی پاراستن زور باشه هکت پاشاروژا که نزیک دا وکی چاوا کو دی ان ای خلقینات زانی الکیره پاشی کو دی ان ای هاتا کشف کرن هاتا ودیتن گلک پرزگریک چاره سروین هکر ام بزنیم که اف هشمندیا ما و هزرو بیرد ملکیره تینا پاراستن او چاوا تینا پاراستن دم نمری پیدا نمریه که هشمندیه پیدا زور باشه ماموستا برس علی هادی ات نیف دقیقه دا تا چه تبینو سنه سر آخنت دکتر لازگین چالی دمایی که آخنت تا چه ند ماموستا بیری مردنی خود نییە منداڵ کە پرسیار دەکا مردن چییە یان بۆچی دەمرین پرسیار ناکە لە مردنی خۆی پرسیارەکە لە مردنی ئەوانەی تر چونکە ئیسا ئاژەڵێک حیوانێک کە ترسی مردنی بێ دەبینی یەکسەر ڕۆ بەچکەکانی مناڵەکانی ئەوە دەکا حیمایە دەکا مەسەلەی مردن مەسەلەیەکی کۆمەڵایەتیە مەسەلەیەکی ئینسانیە فقط مەسەلەی من نییە من و من زور باشا دكتور لازقين الدمهيكه تشبيج نبدا قيدا ام حميد امرين ام وكي پزشک بشین جیان دريش كان ان دريج نكن سروي عردي كاس نامي تما ككر چنه بيت ام همي بمينين جي حتى قيامت ام هر دچين يعني و تشتكي بلا پاشي صبي سر من نهت نويسين لازقين يقولي ام نامرين ام دهر مرين يعني بس اوا يعني او تشتني يكو زانس ركيد دتنا يعني يكم قلت هر دو رهندي يكي رهندي لاشيه رهندي ديجي هشمنديه زور باشه هر دو رهنداج وجاي هشمنديه قالك شاديجي ترس ما ترسي دارتر براستيج يعني تو حسب ك وكي لازقينا كردوها كابيتن كمبيوتر كده وفعلا يعني چوا هست و هشیاری و سوز و عاطفه و خم و کووان و همه چی ما هيا بس ند لشه كده بيت اف لشه ماكينه وكي كم قلت تو خوب كردو نابيني وكي كو اف دسته تا نفس كده كلياته يا اكي ديه هسكته اكي ديه نظام دلته اكي ديه بس
تو خوب کردو زانی و جا عین ناسا تو تشی خوب کردو بزانی باز ند لشه که خوین و گوش دابی اما کامپیوتر که داجه احتمالات زور دی بیا باشه. کردو و جا اوه مترسیداره گلک جی بس پاشارو را زانست یک کس نشرکی زور باشه زور سپاس سچاو. بو دکتر لزگین چالی سچاو. پزیش کردیسان شارزای پرسین زانستی هریسان سپاس بو بارس ماموستا علی هادی هنرمند هریسان بسپور فلسفه برزان برم هاتینا داویا برنامه خوش برنامه تو تامین و خلقه کدی بختار بشید